لە سێبەری باوەڕدا بەشی دووەم. نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. چیم؟ ئەخلاقی بێوێنەی پێغەمبەرمان بەڵگەیە لەسەر پێغەمبەریەتی و ڕازگۆییەکەی. ئەخلاقی جوان لە شێوەی ناوک و تۆودا و لە فیترەتی مرۆڤدا دانراوە. یەکێک لە گرنگترین مەرجەکانی بوون بە خاوەنی ئەخلاقی جوان و پەسەند کە بریتیە لە دەرکەوتنی فیترەتی ساغ و سروشتی پاک و بێگەرد و ڕنگدانەوەی ڕۆح لە ئاوێنەی دەرەوەدا پەروەردە و فێرکردنە. بەڵێ، ئەخلاقی جوان لە زەمینەی تایبەتی خۆیدا گەشە دەکات و ڕەگ و ڕیشە دەهاوێت. با ئێستا تەماشایەکی قۆناغەکانی پێش و دوای پێغەمبەرایەتی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بکەین. چێ جوانترین و بەرزترین ئەخلاقی فێر کردووە و بەو شێوە نایاب و کامڵە پەروەردەی کردووە. ناتوانین بڵێین دایک و باوکی، چونکە هەر بە منداڵی لە دەستی داون. هەرچی باپیر و مامەکانیشێتی هەرگیز ناگونجێت لە هەلومەرجەکانی ئەو کۆمەڵگایی تێیدا بوون ئەخلاقێکی لەو جۆرەی فێر بکەن. کەواتە چێیە پەروەردەکاری ئەو زاتە؟ با بە گوتەی خۆی وەڵام بدەینەوە. ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی. خوای گەورە پەروەردەی کردووم، ئای ئەو پەروەردەیەش چەند جوانە. 2. کاریگەری ژینگە و دەوروبەر و کۆمەڵگا لە پەرەپێدانی ئەخلاقی جوانیان ناشیریندا زۆر گرنگن. کاتێک دەگەڕینەوە بۆ مەککەی ئەو سەردەما دەبینین کە مرۆڤەکان لە دڕندەییدا پێش جانەوەرەکانیان داوەتەوە و هەموو لایەک پڕە لە ناحەقی و ستەم و ڕیبا و ڕووتانەوە و کچان بە زیندویی دەخرێنە ژێرخاک و ژنان لە بازاڕی دیلەکاندا کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت و دۆزینەوەی باوکی منداڵە تازە لە دایک بووەکان شتێکی زەحمەتە و ئافرەتان بەڕووتی بە دەوری کەعبەدا دێن و دەچن. لەلایەک بیر لە سەختی پەروەردەکردنی نەوەکان بکەنەوە لەم ڕۆژگارەدا کە هەموو کۆڵانێک مزگەوتێکی تێدایە و لەلایەکی دیکەشەوە لەو ڕۆژگارەدا و لەوەها هەلومەرجێکدا جوانترین و بەرزترین ئەخلاق بهێننە بەرچاوی خۆتان. 3. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بە وێنەی هەر پێغەمبەرێکی دی و بە شێوەیەکی شایستە و تەواو خاوەنی سیفەتەکانی وەک ڕازگۆیی و ئەمانەت پارێزی و تەبلیغ و فەتانەت و ئیسمەت بووە لە بەرزترین پلەدا. 4. کاتێک تەماشای خۆمان و دەوروبەرمان و ئەو مرۆڤە مەزنانە دەکەین کە بە درێژایی مێژوو هەڵکەوتون، دەبینین تەنها بەشێک لە ئەخلاقی جوانیان تێدا بەرجەستە بووە و کۆبوونەوەی سەرجەم جۆرەکانی ئەخلاقی جوان لە کەسێکدا شتێکی مەحاڵە. کەسی وا هەیە سەخاوەتمەندە بەڵام لە هەمان کاتدا لێبوردە نییە، هەیە ئازا و بوێرە بەڵام لە هەمان کاتدا ڕەزیلە. جگە لەمە هیچ ئەخلاقێکی جوان لە هیچ کەسێکدا نەگەیشتووە بەلووتکە، کەچی لەو زاتە پیرۆزەدا هەموو جۆرەکانی ئەخلاقی جوان لە بەرزترین پلەدا و بە بەردەوامی لەودا هەبوون. بۆ نمونە هەتا بڵێ ئازا و خاوەن سام و شکۆ بوو، بەڵام لە هەمان کاتدا تا بڵێ خاچی و خۆ بەکەمزانی و نەرمونیان بوو. لەمەش گرنگتر هەروەک ئازایی و سام و شکۆکەی هەرگیز هەتا ڕادەی شکاندنی دڵەکان نەدەڕۆیشت، بە هەمان جۆر خاچی بوون و لێبوردەیەکەیشی هیچ کاتێک بۆ ئاستی ترسنۆچی و سەرشۆڕیدا نەدەبەزی. لە پاڵ جدیەت و ویقاردا دەم بە خەندە و ئارامی بەخش بوو. لە پاڵدا مەزراوی و ڕاستڕەویەکەشیدا تا بڵێ خاوەنی بەزەی و میهرەبانی بوو. هەروەک کاتێک تەحەدای هەموو جیهانی دەکرد هێندە خاچی بوو کە لەسەر لمدا دەنیشت و لەگەڵ منداڵان گفتوگۆی دەکرد. ئەو زاتەی کە ئەمانە و چەندەها ئەخلاقی جوانی دیکەی لە لووتکەدا و بێ ئەوەی تێکەڵاویان بکات بە کامەڵترین شێوە لە خۆیدا کۆ کردوێتەوە و لە ژیانیدا ڕەنجی داوەتەوە و لەم ڕۆژەوە بووە بە نمونە بۆ ئومەتەکەی تەنها حەزرەتی موحەممەدە صلی الله علیه وسلم. 6. هیچ کەسێک ناتوانێت لە هەموو بوار و بابەتێکدا ببێت بەڕابەر و پسپۆڕی پەیدا بکات. لەم ڕۆژگارەدا کە زانستەکان سەدان لە قوپەلیان لێبووەتەوە، بوون بە خاوەنی پسپۆڕی لە دانەیەکیاندا چەندین ساڵی دەوێت و بگرە لەوانەیە پێویست بکات تەمەنێک لە بوارێکی دیاریکراودا بەسەر ببرێت. بەڵێ، ئەوەی کە مرۆڤێک لە یەک کاتدا پزیشکێکی کارامە و فەرماندەیەکی سەربازی کامڵ و بەڕێوەبەرێکی لێهاتوو مامۆستا و پەروەردەکار و کۆمەڵناز بێت نزیکە لە مەحاڵەوە. بەڵام هەموو ئەمانە لە پێغەمبەرماندا و بە تایبەت لە بەرزترین ئازدا هاتووەتە دی.
کاتێک ژیاننامەی پیرۆزی ئەو دەخوێنیتەوە بەڕوونی ئەمەد بۆ دەردەکەوێت، بە تایبەت ئەگەر بیر لەوە بکرێتەوە کە بەدەستێنانی پسپۆڕی لە تاکە بوارێکدا نەخوازەڵا هەموو بوار و کایەکان پێویستی بە کاتێکی دیاریکرا و کەرەستە و هەلومەرجی دیاریکرا و کەش و هەوایەکی ئارام و گونجاو هەیە، ئەوە بابەتەکە بە تەواوی دەئاڵۆزێت.